وامزانی تێی ڕێم لێگری نەمزانی تێی داوای حوشترم لێکەی وتی ئەنە ڕەب الئیبل من خاوەن حوشترەکانم و ئەو بەیتەش له ربا سيحميه یا سيمنعه ئەو بەیتەش پەروەردگاری خۆی هەیە خوای خۆی هەیە ئەمە بۆ گاڵتە وای نەوت عەبدولموتەلیب کە موشریکش بوو ئەمە وەکو تەهدیدێک بۆ ئەبرەها ئەو بەیتە خوای خۆی هەیە خۆی مەنعیەکات یعنی ئەگەر ئازای بچۆ دەورێ بۆیە کە کەوتە ڕێ بێت کەعبە بڕخێنێت هەچی موشریکێ لە ناو مەکە نەمان هەمووی چوونە شاخەکان ترسان ئەیان زانی خۆیان ئەناسی بەڵام لەگەڵ خوایە کەسی تریان نەپەرست ئەیان وت ئەمانە لە خوا نێزگمانەکەنەوە جا بۆ ڕاکەن بۆ شاخەکان بۆ نازانن خوا هەیە بەڵێ ڕایان کرد بۆ شاخەکان بزایت چیان بەسەرا دێت ئەوە بۆ تەیڕول ئەبابیلی بۆیان نات خوای پەروەردگار هەموویانی ئێران کرد حرمەتی بەیتیان نەگرت و ئەیان وت خوای پەروەردگار ئەیان زانی خوا هەیە خوا خالقە خوا رازقە خوا مدەبیرە بەڵام لە بینی خۆیان و خوای پەروەردگار چەند کەسانێکیان کردوو بە واسطە ئەیان وت ئەمانە لە خوا نێزگمانەکەنەوە